ئەمە داواکاری خوێندکارێکە کە بە هەدیە بۆیان ئەبرد خۆی ئاگەی لێ نەبوو سپرایز بوو بۆیان ئەبرد داوای لێکردنی شتێکی جوانیان بۆ بکەین ئێمەش ئەمەمان بۆ دروستکردن و بە دیاری ئێن بە خوێندکارەکە ئەم ساڵۆک و ترند ئەوەی ترند بێ ساڵان بەس شیرینی و خواردنەوە دانرا لە تەخەڕوجەکانە ئەم ساڵەوەی بینیمان بۆ فێ دانرا بۆ فێکەش شیرینی و میوە خواردنەوە بریان یا پێخش وڵی برسیان بە هیلاکن پێشوازیان لە میوانەکانە کرد بە ئانوز بە شێوەیەکی زۆر جوانتر پێشوازی لە میوانەکانیان بکەن باش تێشوی ئەمانە چەندێکە بۆ چەندێکی دێچێ ئێساگە زۆر گرانترین تاسە چەند بۆ لەلایەوە ڕاستی وەکو تێچوو ناتوانین بڵێن ئەوەنەی تێچێ حدێک دیاری بکەین هەرکەسە بەپی ئیمکانیەتی خۆی و بەپی ئەو شتێک کە ئێوێت بیکە ئەتوانین نرخەکان دیاری بکەین بەڵام زۆرترین داواکاری کە ئێمە وەکو خۆمان هاتبێتە لامان بە هەموو شتەکانەوە ئەتوانین بنین لە ملیۆنێک 500,000 بۆ 2 ملیۆن دینار تێچۆکەی بوو جارێ تەخەڕوجیان نەکرد و تاویشیان نەکردووە تەنها ئاهەنگی جێگا بەس ئاهەنگی ڕەسمگرتنەکەیانە بەڵێ ئەمە چیەمەی پشتەوە ئەمە داواکاری خوێندکارێکە کە بە هەدیە بۆیان ئەبرد خۆی ئاگەی لێ نەبوو سپرایز بوو بۆیان ئەبرد داوای لێکردنی شتێکی جوانیان بۆ بکەین ئێمەش ئەمەمان بۆ دروستکردن و بە دیاری ئێن بە خوێندکارەکە ببوونی ئاهەنگێک تەخەڕوجی پارەشی پێ هەڵەواسی نێسا بەڵێ بەڵێ پارێ لە چەند کەمتری پێ هەڵەواسی وەڵا بەپی ئیمکانێتی خۆیانە چێنێک بێتوانێت ینی 250,000 شەگرێتەوە ئەگرێتەوە سەستەکەم بە دڵیانە حەزیانە زیاترە